بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن لە کوردستان 24ەوە پرۆگرامی بانی 24تان پێشکەشەکەم بۆ هیوایم ئەم کاتژمێرە بەردەوام بمێنەوە لەگەڵمان لەگەڵ ئامادەکردنی چایەک قاوەیەک بینەر و بیسەری بڕگە و بابەتەکان بن لە سەرەتاوە هەندێک لەو بابەتانەتان پێ ئاشناکەم. گوڵە بە ڕۆژەی بەهاری لە سنووری ڕاپەڕین و گوندەکان پێگەیشت و جوتیاران بە هەرەوەزی کاری کۆکردنەوەی بەروبوومی ئەم ساڵ دەکەن و شەوانیش بە هەرەوەزی گوڵە بە ڕۆژەکاندا دەکوتن. خەڵکی بە دوای ئارامیدا دەگەڕێن بۆیە پەنا دەبەنە بەر ستایلێکی سادەی تەلارسازی کە پێی دەوترێت مینیمالیزم کە کەمترین کەلوپەل و بابەتی ڕازاندنەوە بەکاردەهێنێت. لەگەڵمان بن باسیەم ستایلە و گرنگی دیزایانی ماڵەکەی. ئافرەتێکی دوهۆک ئەزمموی 20 ساڵ بەروبدروی دەکاتە پەرتووک و بە ناوی مەقەستی زێڕین بڵاوی دەکاتەوە. لە چەند بابەتێکی هوەریەوە دەست پێەکەم کە یەکەمیانەوە بێت باسی واکەین بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هوەری زاخۆ بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی چالاکی قوتابخانەکانی پارێزگای دووهۆک. هەردووکیان بەیەکەوە ستاوان بە نمایشکردنی شانۆگەری من لەگەڵ پەپولەکانم کە لە زاخۆ نمایشکرا. شانۆگەریەکە باس لە ژیان و شەیدبوونیە و مناڵاکات کە لە گوندی خدرجیجە لە هێرشێکی داعش لەگەڵ براکانی شەهید بوو. مەلفەردیت کۆ ئەم تشتێکی بچیک بۆ قوربانیدانێ چێکەین ئەو ژە قوربانیدانا سێبرایەت ئێک بوون دەڤەرە مەخموور گوندی خدرجیجە ئەمەل سەروی قوتابی چێکرا و قوتابی بارزان اسماعیل کو شەهید بوو دوێ ڕێدانێدا دەمێ فیشەک بۆ برای خۆ برین و چووە وێری و ئەوژی بۆ قوربانی دیالوان هەردوو برایەت خۆ ناڤارە کۆی ئەشین بژمەتە نەتەوەیە ئەمشین بژین هەمی تەخۆچین هەمی حەزبۆلایەن سیاسی خۆتێدا ببینن و تشتێکی ئوسایە کۆتوبێژی ئەمشین ئەم هەمی دیفاعش vê قوربانیدانê bikin ev قوربانیدana ev çandîn sala em ê qurbanî vê axê bînin û vê din vêce em ber vê axê pirasîn û em qurbanî pitir bidin ku em şên pitir dîfaîş axa xwe bikin. هەمیشە شانۆ پامێکی جیاوازی هەبووە جیا لە سێکتەر یاخود لایەنەکانی دیکەی ژیان شانۆ توانیوێتی ئەو پامەی کە لە ڕووداوێک یاخود کارەساتێن یان هەر بابەتێکی دیکەدا هەبوو بێ بە شێوازێکی جیاوازتر بیگەێنێتە ناو خەڵک ڕاستەوخۆ. ئەم بابەتە شەر هوەریە کە باسی ئەیوب ڕەوفتان بۆەکەم ئەم هوەرمەندە یەکێکە لە شێوەکارە دیارەکانی شاری سلێمانی کە بە شێوەی ئەبستراک کارەکە توانیوێتی ستایلێکی تایبەت بە خۆی لە بواری هوەری شێوەکاری هەبێت. جگەلەوە لە ساڵی 2009 وەکو ڕاهێنەرێک لە یەکێک لە سنتەرەکان لە سنتەرەکانی فێرخوازان فێری هوەری شێوەکاریەکات و سنتەرەکەشی کردوتەوە ناوەندێکی هوەری بە قوتابی زانکۆ و پەیمانگاکانی هوەرە جوانەکان. بەم شێوەکارە هوەرەکەشی کردوتە خۆ بڵێن ئەم شێوەکارە هوەرەکەی کردوتە دەواازەیەک بۆ گەاندنی پەیامی ژیان دۆستی و ژینگە دۆستی. ئەیوب ڕەوف مەحموود شێوەکار وەک دەستپێکردن بەکاری هوەریە گەرێتەوە بۆ ساڵی بەداخیقی بۆ ساڵی 2023 چەنە لە مناڵیا پێشتر کۆمەڵێک ئیشم کردووە بەسەکو دەستپێکردن وەکو هاتنە ناوهوەرەوە لە 2023 و یەک ئەچمە پەیمانگای هوەرە جوانەکان. 5 ساڵی پەیمانگام تێپەڕان بە کۆمەڵێک ئەزمموی جۆراوجۆر و کۆمەڵێک بینینی مامۆستای باش تاقیکردنەوەی کۆمەڵێک ستایلی جۆراوجۆر لە پەیمانگا خۆم میکلایی کردووە کە بە ئەبستراکت ئیشکەم ئەنی هاتە ناو دنیای ئەم ئەبستراکتەوە فترێکی زۆر وا ئیشم کرد 2012 کەوین پێشناگای تایبەتی خۆم کردەوە دواتر بووم بە مامۆستا هەر ئیشم ئەکرد زیاتر ئیشەکان لە خۆی لە ستایلی هەر ئەبستراک دابینیەوە
هوەر ئەرکی هوەر و ڕژاندنی پرسی زۆر گرنگە هوەر ئەبێ دەستبەرێ بۆ کۆمەڵێک بابەتی زۆر هەستیار کە تەنانە ڕاگەیاندیش ناتوانێت ئیشی خۆی تیا بکات بۆ نمونە پرسی ژینگە کە پرسێکی چەند جیهانیە من ئەو بابەتم تێکەڵی هوەر کرد لەگەڵ مناڵە ئیشمان نەکرد بۆ ژینگە لە ڕێوەیەوە لە سەنتەری چالاکی گەنجان کە سەر بە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە ئەزمونێکی زۆر گەورەیە بۆ من زۆر گرنگە بۆ من لە ساڵی 2009 لێرە وەکوانە بێژ دەرز دەڵێمەوانێ کۆمەڵی خەڵکی زۆر باشم تیاناسیەوە کۆمەڵێک سوودمەندی زۆر باشم پێگەیان دۆ لێرە من ئەم شوێنم زۆر خۆشەوێ ئێرە وەک ماڵی منی لێ هاتووە من زۆربەی کاتەکانم لێرە بەسەرا بم حتا جەژنانیان بۆ ئێرە جومعانیان بۆ ئێرە کە دەوام نییە لە سەرەتای پرۆگرام بابەتێکم بۆ باس کردنەویش کاری هەڵوەراندنی گوڵە بە ڕۆژەیە لە گوندەکان گوڵە بە ڕۆژەی بەهاری کە لە سنووری ڕاپەڕین لە گوندەکانی ئەو منتیقەیە پێگەشت و ئێستا جوتیاران بە هەرەوەزی کاری کۆکردنەوەکەی بۆەکەن ئەم ساڵ بەرهەمێکی باشیان هەیە داکوتان یاخود بڵێن کوتانەوە ئەو کاتێک کە ئەیتەکێنیت گوڵە بە ڕۆژەکە پێویستەکە بە کارێکی هەرەوەزی بێ بۆیە شەوانە بە هەرەوەزی لە گوندەکان ئەنجامەدرێ کێچ کوڕ پیاو ژنی گوند هەمویان کۆ بنەوە و هەر شوێکیش بەرهەمی یاخود بەروبوومی گوڵە بە ڕۆژەی ماڵێک ئامادەکەنەوەی کوتنەوە هەرچەنە ئیشەکە سەختە بەڵام کۆبوونەوە و دانیشتن و ئەو جەوەی یاخود ئەو کەشەی کە دروستیەکەن لە چواردەوری ئەو خەرمانە بە هەرەوەزی زۆر ئاسانتر دەرەکەوێت و هاوکات گوند نشینان چێژی تایبەتیشی لێوەرەگرن گوڵە بە ڕۆژە بە چەند شێواز دەکوترێتەوە بەڵام ئەوی سەرکەوتوو بێت لە هەموو زیاتر توانەوەی بەدەست یعنی بە هەرەوەز ئەمانە ینی هەم دکەکەی بە جوانی دەبێت سپی نابێت هەم پاکتریشە ئێستا دەستگا پێیا بووە ڕاستی ئەمە ئێستا نەگەنی شەو قەنەعاتێک کە بە دەستگا بیکوتینەوە چکە ڕاستی دەستگا هەندێک کات سپی دەکات یعنی مشتری لێ بیانوی دەبێت کە بە دەستگایەوە دەکەیت لە گوند ئێستا خەڵک کۆمەڵایەتی ترە ینی هەڵتێکەڵترە خەڵک یارمەتیەک دەدا خەڵک دەستەوا دەکات لەگەڵ یەک بۆ منام شەو ئیمێ شەوەی تر یەک شتەیە جا بۆ منە ماڵی وایە سێ چوار کەس دەستی ماڵی وایە پێنج کەس ماڵی وایە دوو کەسەوە ینی خڕ دەبێتەوە شەو بە شەو ینی لێرە دەستەوایە وە دۆست و برادەر ینی خزم و ئەمانە لە شار ینی دێنە یارمەتیت وەکو حەزێکیش حەزیان لێ ئەوان ینی خڕ دەبیەوە کۆ دەبیەوە پێکەوە ینی شەکە زۆر زۆر قورسیش نییە بەشەوەی فێنکە کوتانەوە ینی ئیشی ئاسانە ساڵ و زەمانان ئیش دەکرا ژنیش ئەوەی زۆر مەگەم بڵێن ژنێکی تەمبەڵ بایە بەخوای دەنادەبوو مانگامان دەدۆشتی جێوبانمان دەماڵی دەبوو مەشکەی بژێنی وا ئاگادارە دەبوو دەگە پیاوەکان هاوکارین کرد بە هێوارش نیوس ئەو وەختی ئەو خواردە زەریفە نەبوو هەموو جەمی شێو لێنانێ کابرا دەهاتەوە دەستکە پیوازەک و ماستاوەک و هادەک و خەلاس تەواو ناخوادی منداڵی زۆرمان هەبووە ژنێک ئێستا لە 5-6 ساڵی ناڵی منداڵەکی بێ ئێمە هەموو ساڵی دەبوو منداڵەکمان ببایە ئیشەکەشمان هەر دەبوو کردبا هاوکاری پیاوەکانمان نەرکردبا بەخوا ئیشە هەری ئاسانەکەمان ئەو ڕۆژەی لە ماڵمان دەمان گوت وەڵا با کوڵێ بکەین یان نانی بکەین ئێستا ساغ و سەلیمین کچم لە گوندیدا دەڵێم وەڵا ناتوانم سارە نەبێ من ناتوانم بگەمە ماڵە کچ بەس وەک مریشتی حکوومەتی تەشبیانەوە بەس دەخۆین و دادەنیشن و دەنووی لە بۆیە خەڵکە هێندەی دی تووشی نەخۆش و ئازاری بێویستقەتیە بووە ڕاستە ماندوو بووینە بەسەکە ماندووش بووین باوەڕکە دڵمانگە لە خۆشتر بوو لێستا زۆربەی کات لە سەردەمێک بۆ سەردەمێکی تر ستایلی جیاواز دێتە ئاراوە جا لە جلوبەرێک بێت
لە شێوازی ژیانکردن بێ تاگاتە ماڵ و کەرەستەکانی ناوماڵ یاخود مۆدێلی ئەو شتانەی کێمە دەهێنێ بەڵام ئێستا زۆربەی خەڵک یاخود بڵین ئەو ستایلی کە ئێستا تا ڕادەیەک باو خەڵک بە دوایە گەڕێ ئەیژەوەیە کە حەزەکە ماڵەکەی ئەوەندە سادە بێتە ئارامی بەدەست بێنێ بۆ ئەم مەبەستە پەنابەن بۆ ستایلی سادەی تەلارسازی کە پێی وترێ مینیمالیزم ئەم ستایلە کەمترین کەلوپەلی ناوماڵ لە خۆگرێ کەمترین بابەتی ڕازانەوەی ماڵ بەکارەهێنرێ بۆی کە ماڵەکە گەورەتر و ئارامتر و لە هەمان کاتیشدا سادەتر بێتە پێشچاو بۆ کەسانی کە تیاژی بە دوای سادەیدا دەگەڕێت دەیەوێت ستایلی مینیمالیزم بۆ ماڵەکەی بەکار بهێنێت کە خۆی بە دوور دەگرێت لە ڕازدانەوە و کەلوپەلی زۆر ماڵی خۆمان تقریبا ئەم 2 ساڵە زیاتر هەڵدماوە بیگۆڕم و ڕەنگە هادەکانم بەکارهێناوە لە کاتێکا کە یەکەم جارتێکم ڕازی نەبوو ئەوت ئەو ڕنگانە گەنجانەیە بۆی منابێ بەڵام ئێستا هەستەکەم خۆی زیاتر ئارامی پێ بەخشە هەستەکەم زیاتر پێخۆشە ئەو ڕنگان ماڵەکە تەنها بەشێکی زیندەکەم لە دوای شۆڕشی پیشە سازیەوە تەلارسازان هەوڵیان داوە سادەیی بۆ نێو ماڵەکان بگەڕێننەوە هەر بۆیە گرنگی دەدەن بە ستایلە سادەکان کە دەبێتە هۆی ئارامی زیاتر تەلارسازی مینیمالیزم لە چیدا ڕەنگەداتەوە لەوەیە کە تەرکیزەکاتە سەر دووشت کە چ شتێک بنچینەیە و چ شتێک پێویستە واتە ئەم دووشتە ناوەڕۆک و یعنی ڕۆحی تەلارسازی مینیمالیزمە چونکە لە تەلارسازی مینیمالیزمە ڕازانەوە ڕەتەکرێتەوە هەر شتێک ڕازانەوە بێ ڕەتیەکاتەوە هەر شتێک زیایە بێ ڕەتیەکاتەوە هیچ شتێک بەکار ناهێنرێ ئیلا مەبەستێکی گرنگی نەبێ باوترین ڕەنگیم ستایلە سپی و ڕەساسیە ئەو پەڕی تەلارسازی هوەری ئەبستراکتە و زیاتر بە شێوازی ئەندازەی چوارگۆشە و لاکێشە دەناسرێتەوە مێژووی مینیمالیزم دەگەڕێتەوە بۆ ساڵی 1960 مینیمالیزم تەنها لە تەلارسازیدا بەکار نایەت بەڵکو دەکرێت کەلوپەلەکانی ناوماڵ جلوبەرگەکانمان لەسەر شەقام و تەنان ڕەفتارەکانیشمان مینیمالیزمی بێت کە بەتەواوەتی سادەیە و کەمیشی هێشتا پێزۆرە و هەتا دەتوانێت سادە و ساکار و ئاسان دێتە بەرچاو بەبێ هیچ ڕازانەوەیەک میان بەرزان کوردستان 24 سلێمانی ئێوە تا چەند لەگەڵم ستایلن ئایا ئەم ستایلە ئەتوانرێت لەگەڵ کللتوری کوردەواری ئەمەدا بگونجێت یاخود چەند ئەتوانین پابند بین بە ڕەنگەکان حەزمان بۆی هەیە تا چەندێک بێزارە بین لی هەمووم بابەتە زیاتر قسەی لەسەر دەکەین پرسیار لە خاتوو پەیام عەلیەکەین کە دیزاینەرە خۆی یەکێکە لەو کەسانی کە دیزایانی بەشێک لەو ستایلانە ئاکات پەیام عەلی لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمە بێت خاتوو پەیامبانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ ڕۆژێکی باش بۆ هەموو لایەکتان بەیانیتان باش زۆر سپاس بۆ میوانداریەکەتان خۆشحاڵم بە ئامادەبوونم لە پرۆگرامەکەتان بە شێوەیەکی گشتی لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لەم ساڵە گرنگێکی تاو بە دیزاین و ڕێخستندا دراوە پێشتر وانە بوو ئەویش لەبەر ئەوەی کە ئێستا دەوری سوۆشیال میدیا دەورێکی زۆر زۆر گرنگ ئەبینێ لەمەیە خانمانی ڤلۆگەر ئەرکێکی زۆر گەوریان بینیوە لەمەیە لە چاوکردنەوەی خانمان لە بەردەوام بەرەو پێشچوونی ستایلەکانە دیزاینەکانە کە بڵاوی ئەکەنەوە لە ڕێگەی سوۆشیال میدیا من خۆمی کەگوم لەو کەسانی زۆر زۆر ئیشم لەگەڵ خانمان کردووە هاوکاریم کردوون بە خۆشحاڵیەوە پرسیاریان کردووە لەسەر هەنێ شت کە دیزاینم بۆ کردوونەتەوە ینی ئیشێکی جوانمان کردو بەیەکەوە جیاواز لە ساڵەکانی تر باشە خاتوو پەیام ئەو ستایل و یاخود ئەو شێوازی ڕێکخستنی ماڵی کە ئێستا هەیە لە ناو هەرێمی کوردستانە بەگشتی ینی لە شارەکان لە سلێمانی لە هەولێر زیاتر خۆی لە چ ستایلێک ئابینێتەوە بۆ ئەم سەردەما لە ئێستایا ناتوانین شتێک تهدید بکەین ڕاستە بە تایبەتی مینیمالیزم سادەیی پەیڕەو ئەکرێ لە ئێستەیە بەڵام لە هەنێ شوێن ناجارێ با بڵێن ئەو پێشکەوتنە زۆرە نەبوو ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەتا ئێستا ئەزمونێکی کەم هەیە لەو بوارەیە یان کەسانی شارەزا کەمتر ئیش ئەکەن و بواری مادیش زۆر زۆر دەور ئەبینێ لەبەرەوەی تۆ گەرتەیە هەموو ساڵێک لەگەڵ ئەم شتانەیە بگونجیت پێویستە بواری مادی و باش بێت یعنی لە کوردستانیشا بەداخوانی گەلاوچێ ببوونی ئەم زۆرۆفۆ ئێستا نەتوانین هەموو ساڵێک ئەم گۆڕانکاریانە بکەین یان ڕێخستنەکان هەموو ساڵێ تازەکەینەوە
ئەمە دەورێکی زۆر گرنگی هەیە بۆ خانمان لە دیزاینکردنا. باشە خات و پەیام پەیوەندی بە پێشکەوتن یاخود دواکەوتنەوە هەیە ستایلی ناوماڵ و ئەو شێوازەی کە ئەو کەسانە هەڵیە بژێرن بۆ ماڵەکەیان؟ ناتوانین ئەوە سنووردارکەین هەنێک کەسێ لە کلاسیکە ئەمێنێتەوە حەزی لە ستایلی کلاسیکە هەنێک کەسیشێ حەزی لە تازەگەریە لەبەرەوە ئەمە ناتوانین بڵین پێشکەوتن یا دواکەوتن لەبەرەوەی کە کەسایەتی مرۆڤەکان و حەز و خولیایان لە ڕێخستنی ماڵەکانیان ئەم شتە دیاریەکات. باشە بەگشتی ئەگەر باسی و کەسانە بکەین کە حەزیان بە گۆڕانکاریە لە ستایلەکانە بۆ ماڵەکەی یاخود بۆ شێوازی جلوبەرگەکەی بێت بە تایبەت خانمانیش جیا بکەینەوە ئەوەیە کە زۆر حەزیان بە گۆڕانکاریە یاخود حەزەکەن گۆڕانکاری لە ماڵەکەیان مێزێک لەم سەرۆی بن یاخود پەردەکە گۆڕن ئەمانە پێویستی بەوەیە کە تۆ ئەبێت لایانی مادیت زۆر باش بێنجا ئەمە بکەی یاخود تۆی دیزاینەر پەیامت چییە بۆ ئەوانەی کە ستایلێکی جیاوازیشان هەبێ بەبێەوەی کە تێچوویەکی زۆری هەبێت؟ مەرجنیە من خۆم بیدایەت کە دەستم کرد بە ئیشی دیزاین بەشتی زۆر سادە و ساکار دەستم پێ کرد شتی زۆر ئاساین بەکارێنا و نرخیشی لاواچێ زۆر نەبوو بێ بەڵام بە شێوەیەک چوومە ناو سۆشیال میدیا و ماوەی 3 ساڵەکار لە بواری دیزاینەکەم لە ڕێگەی پیجەکەمەوە خاوەنی پیجی پێوەم دیزاینم عنی خەڵک وا خۆشەویستم حەزیان لەو سادەیی و لەو نرخەکەم و تێچووەکەمە بوو کە بەکارم هێنا لە دیزاینەکانمە پرسیاریانە کرد کە بۆ نمونە دیکۆرێکی زۆر جوانم ڕێکە خست دیزاینێکم ئەکرد پرسیاری تێچووەکەی ئەکرا کە نرخێکی زۆر کەمی هەبوو یعنی جاریا بوو حەپەسانە ینی چۆن ئەمە من ئەڵێم سەلیقەی خانمەکە خۆی بە تایبەتی ئەمە لەبەری واداماننا کە خانمان بە زۆری حەزیان لە گۆڕانکاری و لە دیزاین و لە بابەتی ماڵە سەلیقەی خانم خۆی زۆر دەور ئەبینێت تا چەند حەزی لە گۆڕانکاریە چەند حەزی لە خۆگونجاندنە لەگەڵ ئەو ستایلی کە ئێستا هەیە. خات و پەیام من پێم خۆشە سوود لە زۆرترین پەیامەکانی بەڕێزە ببینین بۆ خانمان و بۆ هەموو کەسانەی کە ئارەزووی دیزاینی جیاواز و سەردەمیانە و جۆراوجۆرەکەن پێم بڵێ کام ڕەنگ گونجاوترە بۆ دیزاینکردنی ماڵ جاگەر یەک بۆشمان جیاکەیتەوە خراپ نییە بۆ نمونە ژووری دانیشتن میوان پێشوازی چ ڕەنگ بێ زیاتر و چێشخانە کامیان بێ وە شوێنی خەوتن و ئیسراحەت کام ڕەنگەیان بێت؟ بەگشتیەوەی لە سوۆسیال میدیا من ناسراوم زۆرم حەز لە ڕەنگی ڕەشە زۆربەی شتەکانی ماڵەکەم ڕەشە بەڵام ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ڕەنەکان بکەین ناتوانین یعنی جایکەینەوە یان بڵین هەر ئەبێ ئەم ڕەنە بێ بۆ نمونە ئێستا ئەگەر خانمێک حەزی لە ڕەنی کاڵ بێ بەڵام بەپێی زروفی ژیانی مناڵی وردی هەبێ ڕەنی کاڵ من قەت لەگەڵ ینی ناگونجێ لەبەری تۆ مناڵێکی وردە بێ بە حسابی پاک و خاوێنی بکەی حسابی میوان ئەەکەی هاتو چۆ ئەبێت ئەمە هیلاکیە بەڕاستی دایمەن من پێم خۆشە ئەو ڕەنانە هەڵبژێرێ کە ئەرکی کەمترە لە ناو ماڵە بەڕاستی عنی ئەمە شتێکانی بەعام هەمومان ئەیزانین ئەرک و مەسئولیاتی لە ئێستایا ژن زۆرە ناشکرێ ئەرکێکی تریش زیاکەین ڕاستە بەڵام بە شێوەیەکی گشتی لەگەڵ ڕەنی ڕەساسی کاڵ گونجاوە زۆر لەگەڵ هەموو ڕەنەکانی تری شایەت باشە بەڵام بەگشتی ئەگەر سێرێکی کللتوری کوردەواری بکەین بە تایبەت کللتورە زۆر کلاسیک و کۆنە کە دێرینەکە جا ئەگەر جاجم بێت یاخود بەڕە بێت یان هەموو ئەو شتانی کە دانرابێت جانتا هەر شتێکی کە بوو بێ لە ناوماڵە زۆرترین ڕەنگە ئاگریەکان بەکارهاتووە پرتەقاڵیە سوورە زەردە ئەگەر ئەمە لە ناو هزرماندا ما بێتەوە حەسکەین تێکەڵیکەین گونجاوە لەگەڵ ئەو ڕەنگە سادانە هەندێک جار بوونیان هەبێت لەسەر چوزانم قەنەفەیەک لەسەر مێزەکە لەسەر ئەو شێوازانە بۆ نازۆر جوانی شەبێت تۆ هەوڵبندا ئیمەن دیوار قەنەفا عنی شتە ئەساسیەکانی لە من خۆم ئیشی دیزاینکردنم لەسەر چیە من ماوەی 3 ساڵە لاوچەیەک تاقم قەنەفەم دانابێ بەڵام هەموو جارێکە دیزاینم کردو و گۆڕیمە جاریا بەوتیانە قەنەفە زۆرە گۆڕی عنی شکلی شتەکانی وا گۆڕیوە هەر لە ڕێگەی ئەکسسواراتەوە لە ڕێگەی گۆشەیەکەوە بۆ نمونەکە ئەی گۆڕیان لەو حەیەکەوە تەواوی دیزاینی ژوورەکەم پێ گۆڕیوە ئەتوانی و ڕانایی حەزە لێیە لە بری ئەوەی کە لە ئەساسیاتی ژوورەکەیە بۆ نمونە لە دیواریان
یان لە قەنەفەکە بەکاری بێنی ئەتوانی لە ڕێگەی ئەکسسواراتەوە یان گۆزەیەک بێت گوڵێک بێت گۆشەکان بێ ئەتوانی ئەو ڕەنەی دڵخوازی خۆتە بەکاری بێنی لە دیزینەکەیە. باشە ئەم گۆڕانکاریانە بەگشتی کە باسمان کرد تا چەند کاریگەری هەیە لەسەر ئارامکردنەوەی دڵ و دەرون یاخود هەستکردن بە ئیسراحەت لە ناو ماڵەکەت بێ لە شوێنی کارەکەت بێت یاخود لە شوێنی حەوانەوەت بێ. بێگومان کاریگەریکی زۆری هەیە ئەمەش بە پێش کەسەکان ئەگۆڕێ لەوانەیە کەسێک بێ حەزی لە ئالۆزی بێ حەزی لە قەرەباڵخی بێ هەش بێ حەزی لە سادەی بە لە ڕەخستنە ناتوانین ئەمە تهدیدکەین بە پێی کەسەکان ئەگۆڕێ سا من شخصی خۆم لاواچی حەزم لە سادەی بێ حەزم لە ڕەنی کەم بێ بەڵام هەبێ حەزی لە ئەلوان بێ ئەمە بە پێی کەسایەتیەکان ئەگۆڕێت ینی شتێک نییە بڵین ئەبێ هەروە بێت. باشە ئەتوانم لەبارەی ستایلی جلوبەرێک یاخود شوێنی کاریشەوە پرسیارە لێ بکەم خات و پەیام یان تەنها دیزایانی ماڵ و شێوازی دانانی کەرەستەی ناوماڵ کاتە بۆ شوێنی کار کام ڕەنگ گونجاوە بۆی کە حەز بە ماندوێتی کارەکەت نەکەی هەر هیچ نەبێت لەگەڵ ماندووبوونەکەتە کەمێک ئارام بیتەوە لەگەڵ ئەو ڕەنگ و ستایلەی کە دادناوە. کێشەیەکی منەوەی بەس حەزم لە ڕەنی ڕەژە زۆری ڕەش بەکارهێنم. باشە ئەگەر حەزی تۆش نەبێت وەکو دیزاینەرێک بۆ نمونە تو ئەمە حەزی شخصی خۆتە بەڵام وەکو دیزاینەرێک کام ڕەنگە گونجاوە. بە پێی وەرزەکان نەگۆڕێت ئەتوانی لە هەر وەرزێکە ڕەنی گونجایی خۆی بەکاربێنی بۆ نمونە لە پاییزە ڕەنی خەنەی شتێکی جوانە بۆ ئەو وەرزە لەبەر یەکەی دەهانی لەگەڵ جەوەکە شتێکی زۆر جوانە یان ئەگەر سەهرەیە شتێکت هەبێت چوونە دەرەوەی کە شتێکەوە عادەتەن ڕەنی ڕەشە بێ هەڵبژێری چونکە ئەنیقا تر هەر شوێنە یعنی ڕەنێکی تایبەتی خۆی هەیە ناکرێت زۆر کەسی واشە ینی ناتوانانی بۆ نمونە من لاچ حەزم بەس لە ڕەنی ڕەش بێ هەیە حەزی بە هیچ شێوە لە ڕەنی ڕەش نەبێ ناتوانیت زۆر سنوورداری بکەی ڕەنەکان. باشە بەپێی کەسایەتیەکان ئەگۆڕێت. ئەمێ باسیەوەشم بۆ بکەی بەکارهێنانی کەلوپەلە سروشتیەکان یاخود ئەگەر بڵین وەکو ئەکسسواراتێک ئینجانەیە کە ڕووەکێکی سروشتی تیابێت تا چەند گرنگە هەبێت لە ناو ستایلەکانە. بە تایبەتی بۆ ئەم ساڵ کە سادەیی و مینیمالیزم باوی بوو زۆر ڕەنی سەوز لەگەڵ دیکۆرەکانە هەمووی ئەگونجاو بە ئام ئەگەر دیقەتی ناو سوۆسیال میدیاش بین ئەو خانمە ڤلۆگەرانە کە لە ساڵە ینی دیزاینیان کردو ڕێخستنیان کردو بە زۆری ئینجانە و گوڵی سروشتیان زۆر بەکارێ ناو شتێکی زۆر جوانیش بووە دیقەیت بین هەمویان بەشێکیان تایبەت کردو لە ماڵەکەی بە گوڵ و گوڵزار و ئینجانی سروشتی ئارامکەرەوەشە بەڕاستیانی تۆ ڕەنی سەوز ئەگەر هەموو ڕەنەکانت مات بێ بۆ نمونە ئەگەر ڕەش و سپی بەکاربێن ئەگەر سەوزی لەگەڵا بێ کرانەوەیەک و جوانێکی تایبەتی خۆی ئەیا بە و شوێنە. باشە پێویستەکە ئێمە لەگەڵ ستایلە مۆدێرنەکانە بڕۆین لەگەڵ گۆڕانکاری دیزاینەکانە بڕۆین مەرج نییە ئەوش وەکو باسم کرد بە پێی کەسایەتیەکانە گۆڕێ وتم هەنێ کەسێ حەزی لە کلاسیکە و لەو کلاسیکەی خۆیان ئەمێنێتەوە هەیە هەر بە تەبیعەت حەزی لە گۆڕانکاری نییە لە شتێکە ئەمێنێتەوە ئەنیەها دیکۆرە گرەکە خا بڵین پێی خۆش نیە بە هیچ شێوە گۆڕانکاری تیا بکرێ کەسی شێ حەزەکە بە بەردەوامی یەکێکی وەکو من کە ئیشی دیزاینەکەم بە پێی ئیشەکەم بێت بەردەوام پێویستم بە گۆڕانکاریە بەردەوام پێویستم بە تازەکەریە ڕێخستنی تازە ئەبێشتی تازە پیشانی بینەر بم فکرەی تازە بم بە خانمان ئیشیان لەگەڵا بکەم ئەمە یعنی شتێک نییە سنوور کراو بێ هەیە گوێنایەت ینی بۆ نمونە 4 بۆ 5 ساڵاچێ لە مۆدیلێک و لە ستایلێک و لە شوێنێکا بمێنێتەوە پێویست نەکابی گۆڕێت ڕاستە ئەمە ئەکەوێتەوە سەر کەسەکان خۆیان ڕاستە زۆر جاریش تۆ ئاسوودەی ئارامی بەو ستایلەی کە هەتە یاخود ماڵێک شێوازێکی جیاواز کەلوپەلەکانی داناوە بەڵام ئەوە لە ناو ئێمەشدا هەیە زۆر جار میوانێک یەت یاخود کەسێکی نزیکت یەت ڕەخنە لە سەر لە بەری یەگرێت و اینجا ئەوەی جێی داخەوەیە کە ئەو کەسە و خاوەن ماڵە ئەکوێتە ژێر کاریگەری ئەو ئەبێتەوەی کەیتر شوێنەکەی خۆی بەدڵ نەبێت بەو هیوام کە خانمان و تۆش بەردەوامی بدەی بە بوارەکەت و خانمانیش هەمیشە لە ڕێگەی جوان و دەست نەخشینی یاخود دەست ڕەنگینیەکانیانەوە ماڵەکان بنەخشێنن تا هەمیشە ئارامی میوانی ماڵی هەمومان بێت زۆر سوپاس خات و پێم عەلی
کاوەکو دیزاینەرێک ئەم بەیانێ میوانی بەیانی 24 بووی. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ میوانداریەکەتان، زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە. سپاس. بوشرا حوسێن ژنێکی شاری دهۆکە 20 ساڵە ئەم خانمە کاری بەرگدووریەکە. ئەو ئافرەتە بەرهەمی ئەزمموی خۆی لە پەرتوکێکدا کۆ کردوتەوە بە ناوی مەقەستی زێڕین. بەرهەمەکەی وا ناوناوە و ئێستش بڵاوی کردوتەوە بە هەردوو زمانی کوردی و عەرەبی. ئەم خانمە لە لاپەڕەی پەرتوکەکەیدا بارکۆدی داناوە تا خەڵک یەکسەر لە ڕێی بارکۆدەکانەوە ڤیددیۆی فێرکاری ببینن، چونکە ئێستا خەڵک کەمتر کتێبێک یاخود پەرتوکێکە خوێنێتەوە، بەڵام ئەم ئاسانکاریەشی کردووە بارکۆدەکەی داناوە بتوانین لە ڕێگەی سوسیال میدیا بە یاخود ئینتەرنێت بێت هەموو ڤیددیۆ فێرکاریەکانی ببینی. ئەم خانماڵێت کە ئامانج لەو کاری ئەوەیە خەڵکی بە ئاسانترین شێوە فێری کاری بەرگدورین بن، چونکە ڕەنگە هەندێک کەس دەرفەتی بەشداریکردن لە خولە تایبەتەکانی نەبێت و حەزیشی لێبێت، بەڵام کاتی نەبێت و بۆی نەڕەخسێت بچێت، بۆیە ئەم کار ئاسانیەشی کردووە. خانمان نەک هەر دەستڕەنگینن، دەستڕەنگینیەکان هەمیشە ڕەنگەداتەوە بۆ چواردەورەکەشیان. بابەیەکەوە ئەزمموی ئەم خانمە ببینین. ئەبە 20 ساڵە ئەس کارێدرینە دکەم، ئەس بە دەسەدێکا خۆ فێربوومە هەروەسا مەتامەژی هەندێک دیزانیشامە داینە کو من محل وەکیری ئەبە تقریبا 7 ساڵە نەسا وەکیری متماڵدا شولد کرد، هەر تقریبا نەوژی 6-7 ساڵەکە متماڵدا شولد کرد. وەکیدی خۆلن دروارێژی بەردان ئەز بەدگەم gelek yetferi xeyatiyê bûn def min derwarê gelekî ji wan mehelê vekirin gelekî ji wan etmal da şol dikin her wesayet fêl bûn neştî min jî çawa dê qiyaseta bikarî çawa dê qiyasî dan te ser cilkî êkî ji wan ev hêşta xolawa min şehadê jî hêşne dayînê maşallah دیزاینا چیت کرد جلکه بیانی چیت کرد قیاس جید دانای نسر اشتی میدیم سمال و بخو مارکه جیا چی کری دانا اثر دست بی که وقتی من ویاس کانالی وگم من خل ود کرد او خلا عند جار طلبه بخو صابرت کرد من ویا اس يعني وقت اسكر كم اس خوشي صور بكم دا بتر ببينن فكره يوتيوب بو متشبو هم واجه استفاده جدا وهر خلقه كيجي هزر بو متشبو دس باوجم براتو كيكه چيكن ما هر نويسا هر جاري که فكره كاني بو متشبو مثلا هوالا كم قلت من اگر فكره كاني بوده چيت بت راسن بنويسه فكره خودش بيرات نجد تجي ورقه ايفور من دور خو سر مزه خرد كرن سر هر واسا سر دفتر يعني جهك منات يلا مسرنات نويسه هند جاب شوي داوين مشر حتى بده بزب نويسيني بعد نو كسر دمتك لانولوجيا اما وزره كرته دا بدنگ و رنگشی ببیند سوارت قیاسات البردسی و هر وصا شرح جیاته دا های شرح کم بساطه دا گلک يعني نافدانه چه بجد گلک زحمته من گلک شوه که مبسط و بصانهی چه کریه هر وصا شد وصایو بارکودی بچتت کانال ما یوتیوبی دا بدنگ و رنگ دیر نفسی بابتی بوه داخارو دبیند مرامم پتر او خلقك پتر فعل بتشكو جالكت هاي نشم به بجداري خلا بن هاد نوچون سر ديكرام بتو هرواسا پار خولجي هرواسا يوتيوب جه هكو بچدت ناف دم هكا فكرة سر نبه چاده ده قياسا چادان تسر اف پرتو که دي بچك هاري کاریاوی کتن او ويت فيري درواره بته
فستیڤاڵی تەندروستی بەڕێواچێت لە هەرێک لە شارەکانی هەولێر، سلێمانی، دووە، کۆیە. ئەم فستیڤالەوە بۆ ماوەی 10 ساڵە کاری تیاکرێ خۆت بەڕێوە برێ لەلایەن ڕێکخراوی IFMSA کە ڕێکخراوێکی فدراسیۆنی نێودەوڵەتی قوتابیانی دەرمانسازیە لە هەرێمی کوردستان. کەسانێک هەن کە دڵسۆزانە لەو بوارەدا کارەکەن. ئەم ڕۆژ فستیڤالەکە بەڕێواچێ هەڵبەت بە ئامادەبوونی کەسانی بەرپرس وەزیری تەندروستی. مەبەست لەم فستیڤالانە یاخود ئەم جۆرە فستیڤالە کە ئەوەندە بەردەوامی هەیە بۆیە کە هۆشیاری تەندروستی لەناو هاوڵاتیاندا بڵاو بکرێتەوە. بۆی کاتێکە کەسێکمان لە شوێنێکی گشتی یاخود لە ماڵەوە تووشی ڕووداوێکە بیان لە ڕووی تەندروستیەوە بارودۆخی تێکەچێت بتوانین هیچ نە ئەوەندە هۆشیاری تەندروستیمان هەبێت کە هاوکاری بکەین کە یارمەتی بین. بۆیە ئامانجی سەرەکی ئەم فستیڤالە و ئەم کەسانی کەش لە فستیڤالەکەدا بەشداریەکەن بۆ ئەوەیە. ئێمە لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان وەلید مۆفەق کە سەرۆکی بەشی هەولێری IFMSA لەگەڵ خاتوو نالین جوتیار کە ئەندامی ڕێکخراوەکەی میوانداریمان کردو و لێرە لەگەڵمانە بن تا گفتوگۆ لەسەر فستیڤالەکە و لەسەر ئامانجی فستیڤالەکە و هاوکات لەگەڵ ڕێکخراوەکەشدا بکەین. بەخێر بن بەیانێکی باش ڕۆژێکی باش بۆ ئێوە. زۆر سپاس. ئینشەڵام ڕۆژێکی باشە بێ فستیڤالەکەتان سەرکەوتووە بێ. زۆر سپاس. پێم خۆشە سەرەتا پێشەوەی باسێکی فستیڤالەکە بکەین لە ڕێکخراوەکەەوە دەست پێ بکەین بزانین کار و چالاکیەکانی ڕێکخراوەکە چییە کاکوەلی باس بکەین. سەرەتا حەز دەکەم لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوەکەمانەوە دەست پێ بکەم. خۆشە. ڕێکخراوەکەمان یەکەم جار لە ساڵی 1950 لە وڵاتی دانیمارک دامەزرا و دواتر ئەندامی ڕێکخراو پیا بوو کە ئێستا لە 132 وڵات بە 132 ناو ئەندامی ڕێکخراوی IFMSA هەیە و بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە یەک لەوانە IFMSA کوردستانە. IFMSA هەروەک باسم کە ڕێکخراوەکی نێودەوڵەتیە کە تەنیا قوتابیانی پزیشکی بەڕێوەی دەبن. کار و چالاکیەکانمان زۆر بواردەگرنەوە لەوانە تەندروستی کۆمەڵ و لە جەخ لە لایەنی ئەکادیمی و لایەنی پەروەردەی قوتابیانی پزیشکی دەکەنەوە و لە هەمان کاتدا ستانی کۆمیتێکمان هەیە بەشێکمان هەیە کە کار لەسەر مافی مرۆڤ دەکات و چەندان بەشی تریشمان هەیە بەس ینی ئەوانە بەشە سەرەکیەکانمان. باشە. ئێوە بۆ ئەوەی کە بەردەوام بن یاخود کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەتان لە هەرێمی کوردستان بەرفراوانتر بێت چ کاریگەریەکێ بێ کە لە فستیڤالێکی لەو جۆرەدا کار بکەن؟ فستیڤالێکی لەو جۆرە کاریگەریەکەیەوە دەبێت کە یەکەم شدەمە زیاتر خەڵک هۆشیار دەکەینەوە سەبارەت بەو نەخۆشیانێک کە باون لە کوردستان و لە هەمان کاتدامە لە ڕێگەی ئەو فستیڤال و ئەو جۆرە چالاکیانە دەتوانین ئەو نەخۆشیانە دیاری بکەین لە ناو کۆمەڵ کە لەوانەیە ئەو کەسە خۆی هەستی پێ نەکە خۆی درچ پێ نەکردبێ بەڵام ئێمە لە ڕێی ئەو جۆرە چالاکیانەوە دەتوانین دیاری بکەین بۆی. دروستە. خاتوو نالین فستیڤالەکە بە دیاریکراوی ئەمڕۆ کاشمر چەند دەست پێیەکە کار و چالاکیەکانتان چییە بێ لەو ماوەیەدا؟ فستیڤاڵی ئەمڕۆ یەکەمین ڕۆژ دەبێت لە فستیڤاڵی تەندروستی لە کاتژمێر 5 ئێوارە تاواکوونەوە لە پارکی شەهید سامی عەبدوڕەحمان دەست پێ دەکات بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێتن. فستیڤاڵەکە بە شێوەیەکی سەرەکی وەکو بڵێ جەخت لەسەر 15 جۆر نەخۆشی باو دەکات کە لە ناو خەڵکادا باوە و تستی خێرای بۆ دەکرێت بە هەمانگی لەگەڵ سنتەری میدیای پزیشکی. جا ئەم تستانە هەم لە هەمان کادا تستی نەخۆشیەکە بۆ دەکرێتن و لە هەمان کادا جەخت لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک دەکەین دەربارەی ئەم نەخۆشیانە و جا لە کاتی تستەکانیشدا ئەگەر بێت و هەستمان کرد کە وەکو بڵێ نەتیجەی جدی هەبوو لە نەخۆشەکانە ئەوە فۆلۆئەپ دەکرێتن لەلایەن سنتەری میدیای پزیشکیەوە. لە هەمان کاتدا بە شێوەیەکی گشتی فستیڤالەکە خۆی چەندین کار و چالاکی دیکەش لە خۆ دەگرێت چەندین بازاری دەستپێشخەری خۆماڵیمان دەبێتن و کە وەکو بڵێ پاڵپشتی کاری خۆماڵی دەکات لە هەمان کاتدا چەندین یاری هێزری و خەڵاتکردنمان دەبێتن بە ئەو کەسانی کە تیادیا دەیبنەوە و بە میوانداری بەڕێزان وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی دەبێتن. جا فستیڤالەکە هەمووی بەگشتی دەتوانین بڵین کە سوودێکی گرنگی دەبێتن هەم لەلایەنی هۆشیاریەوە هەم لەلایەنی تەندروستیەوە. باشە بەشدار بۆکان کێنەوانەی کە پشکنینەکانەکەن بە گشتی هەموو ئەوانەی کە ئەندامن لەو چالاکیانەی ئەمڕۆ ئێوە ئەنجامیان.
بەڵێ بەگشتی خۆمان ڕێکخەری ئەم ڤیستیڤالە و ئەوانەی کە کاری لەسەر دەکەن هەر خۆمان قوتابی پزیشکین بەڵام ئەوانەی کە تێستەکان دەکەن و فۆلۆ ئەپەکان دەکەن هەموو کەسانی لێهاتوون و شارەزان لە بواری پزیشکی وەکو سنتەری میدیای پزیشکی هەموو ئەوان تێستەکان جێبەجێ دەکەن. ئەمڕۆ لە هەولێرەکرێ بەنیازن بی بەنە شارەکانی دیکە خۆی هەر ساڵ لە هەمان کاتدا لە هەمان لە پارێزگای جیاوازا دەکرێتن ئێمە لایانی هەولێر ئێستا دەست پێ دەکەین هەمان کادا لە دهۆکیش هەیە لە ینی هەر هەمان ڕۆژ ئەمڕۆ لە دهۆک و لە سلێمانیش ئەم کاراکرێ لە هەمان ڕۆژ وەکو بڵێ بە هەمان ساڵ لە هەمان کادا دەکرێت بڵێ سەرکەوتوو بن باشە ئەندامانی ڕێکخراوەکەی ئێوە کاگوالێت لە کێوکێک پێک هاتوون یاخود و کەسانەی کە ئەتوانن ببنە ئەندام لای ئێوە کێن خۆی بە شێوەی گشتی ئایFMSی نێودەوڵەتی قوتابیانی پزیشکی گشتین بەڕێوەی دەبن بەڵام لە کوردستان و لە چەند دەوڵەتێکی تریش قوتابیانی دەرمانسازی و ددانسازیش دەتوانن ببن بە ئەندام بەڵام وەکو بەڕێوە بردن تەنها قوتابیانی پزیشکی گشتین. باشە لە فراوانبوونە ئەندامانی ڕێکخراوەکەتان یاخود دیاری کراوە زۆر زۆریش لە فراوانبووندا ینی ئێستا چەند ئەندامتان هەیە؟ ئێستا لە هەموو کوردستان نزیکەی 1500 ئەندامانە ئەندامتان هەیە بەردەوام چالاکن بەردەوام چالاکن ئەو ساڵ بەس لە هەولێر نزیکەی 65 پرۆژە کرا لە یەک ساڵ و لە هەموو شارەکانی کرد ینی دەتوان بڵێم لە دەوری 55 بۆ 70 پرۆژە کراوە لە هەر شارێک. باشە هەر چالاکێکی تەندروستی یاخود پرۆژەیە فستیڤالە بکرێ ئێوە توانن هاوکار و سەپۆرتی بکەن ئەگەر پێویست پێ بڵێ ینی ئەگەر بزانین کە سوودی هەبێت بۆ کۆمەلگا و چالاکێکی باش بێ ئێمە هەموو کات بەردەوامی لە چالاکیەکانمان و یارمەتی دەدەین. زۆر باشە پەیوەندی خوێندکارانی بەشی پزیشکی چییە لەگەڵ ئەم جۆرە فستیڤالە یاخود لەگەڵ ڕێکخراوەکان کە پەیوەندێکی باشیان هەیە یاخود خوێندکارێک کە لە کۆلێژێکی پزیشکی بڕوانامە وەرەگرێ و دەرەچێت تەنها بیر لەوە کاتەوە کە بتوانێت ببێتە خاوەن وەرەنگەیەکی خۆی یاخود لە بوارەکەی خۆی ئیش بکات ئەمە تا چەند ڕەنگی داوەتەوە لەوەی کە بەشداریش بکات لە جۆرە فستیڤال و پرۆژێکی ئاوە. خۆی من گەر پێت بڵێم لەلایەنی ئێمە کە وەکو قوتابی پزیشکی لە گەشتی بوون بە پزیشکمانە لە لایەنی ئەکادیمی و زانستیەوە خۆمان لە وەکو بڵێم بوون بە پزیشک لە کۆلێژەوە فێرەبین بەڵام ئەوەی کە ڕێکخراوی ئایFMSی خۆمان کە سوودی بە ئێمەی قوتابی پزیشکی گەیاندووە ئەوەیە کە ئەمە هەر لە سەرەتای ڕێگەکەمانەوە تێکەڵ بە کۆمەڵگە ئەبین تێکەڵ بە کێشەکانی کۆمەڵگە ئەبین تێکەڵ بە خەڵک ئەبین و کێشە تەندروستیەکانیان هەم لەلایەنی تەندروستیەوە هەم لەلایەنی مافی مرۆڤەوە کەواتە ئەمە کۆنتاکتمان دەبێتەوە لە تەمەنێکی بچووک لە هەر لە سەرەتاوە تاوەکو بتوانین لەگەڵ خەڵکا تێکەڵ بووین دوای ئەوەی کە بووین بە پزیشکی تەواو بووینە خاوەن نۆرینگەی خۆمان ئەو کاتە بتوانین شارەزای تەوامان لە کۆمەڵگەکەمان شارەزای تەوامان لە خەڵکی کوردستانە هەبێ بتوانین بە چاکترین شێوە خزمەتیان بکەین و لێیان تێبگەین پێش ئەوەی بیر لە پزیشکی و لایانی ئەکادیمی و تەندروستیەکەی بکەینەوە بیر لە خۆیان بکەین وەکو خەڵک. باشە بەو پێی ئەزمونێکتان هەیە لە ئەم جۆرە فستیڤالانە لە ئەنجامدانی ئەم چالاکیانە تا چەند هاوڵاتیانی ئێمە لەگەڵ ئەو فستیڤالانەدا پەیوەندی دروستەکەن یاخود دیەن سەردانتانەکەن بۆ نمونە لەو شوێنە گشتی ئێوە هەڵتان بژاردووە خەڵک سوودمەند دەبێت لەی کاریگەریە بێت لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا لە ڕووی تەندروستیەوە بێگومان تەبان هەرچەندە ئەو شوێنانەی کە ئەمە یەکێک لە ئەو شتانی کە جەخت لەسەر دەکەینەوە کە لە شوێنێک بکەین بتوانین بگەین بە زۆرترین ژماری خەڵک لە کۆمەلگەکەماندا تاوەکو بتوانین ینی چەند بتوانین هۆشیارکردنەوەکەمان زیاتر بگرێتەوە خەڵک بۆیە ئێستا وەکو بزانین کە پارکی شەهید سامی عەبدوڕەحمان شوێنێکی گشتیە و دەتوانین بگەین بە زیاترین ژماری خەڵک تا بتوانین هەرچەندە ڤیستیڤال و چالاکی تریش بکەین هەردەم ئەو شوێنانە هەڵدەبژێرین کە بتوانین بگەین بە زیاترین ژماری خەڵک تاوەکو بتوانین بە چاکترین شێوە هەم هۆشیاری بکەین و هەم نەتیجەشمان هەبێت لەو کاری کە دەکەین. بۆ هیواین باشە کاگوەلی دەزانین لە ناو هەرێمی کوردستان و بەگشتیش کێشەی تەندروستیمان هەیە لە ڕووی دەرمانەوە بێ لە ڕووی دابینکردنەوە بێ زۆرجار نەخۆشخانەکانمان دووچاریەوە بێتەوە ئێوە تا چەند کاریگەریتانە بێت ڕۆڵتانە بێت لە ئەو کارە تەندروستیانەدا. ڕاستە کار و چالاکیەکانی ئێمە سەرەتا کە پشکنین بۆ هەر نەفرێک دەکەین کە نەخۆش بێ یاخودنا ئەگەر دەرچوو کە شتێکی ئەنی لە تێستەکانی کە زۆر باش نییە ینی لەوانێ خەلە لە شتێدابی
لەو حالەتە ئەمە فۆڵ ئاپەکەشی هەر لەسەر ئەستۆی ئێمە و یاخود سپۆنسەرەکانمان دەبێت یعنی دواتر چارەسەر و هەتا ئەو نەخۆشەیە چاک دەبێت و یاخودێتەوە ڕێڕەوی ڕاست بە هەموو شێوەیەک چارەسەرەکەی لە ئەستۆی ئێمە و بەو شێوەیە دەتوانم بڵێم ڕێگای شترمان دابین کردووە بۆ چارەسەر بۆ کەسانی کە ناتوانن بۆ خۆیان دابینی بکەن بۆ هیوایان بەردەوام بن پێم خۆشە پەیامی خۆتان بڵێن بە هاوڵاتیان لێرەوە بە تایبەتیش بۆ فستیڤالەکە ئەمڕۆتان پەیامی ئێمە بۆ خەڵک ئەوە دەبێتن کە ئێمە وەکو قوتابی پزیشکی ئەو کارەمان لە ئەستۆ گرتو کە لە ئێستاوە پەیوەندی لەگەڵیانە دروست بکەین و لەگەڵیانە کۆنتاکت بکەین و بتوانین لە ئێستاوە خزمەتیان بکەین جا ئەوەی هیوامانە کە هەمان هەست هەبێ بەرامبەرمان هەمان کارداوانە هەبێ بەرامبەروان ئەوانیش وەکو ئێمە بە هەمان شێوە پاڵپشتیمان بکەن تاوکو بتوانین ئێمەش بە جوانترین شێوە خزمەتیان بکەین و سوودیان پێ بگەین چونکە ئێمە ئیتر نازانی لەوانەیە ئەمڕۆ هەر لە ناو کاتی تێستکردنەکەیە زۆر کەس سوود پێی بگاتن و لەوانەیە بە هەندێک ڕاستی بگات و بە هەندێک شتێ بگات کە خۆی هەستی پێ نەکرد بێ وەکو کاکوەلی گوتی بەڵێ دروستە من خۆشحاڵ بووم زۆر بەخێر بێن خاتونالین کاگوەلی بە هیوای سەرکەوتن بە هیوای کە فستیڤالەکەتان ئەمڕۆ بە شوەیەکی باش و سەرکەوتوانە کۆتایی بێ خۆشحاڵ زۆر سپاس. کۆمەڵێک لە گەنجان هەمیشە لە ڕێگەی پیشەکەی خۆیانەوە بێت یاخود کار و ئەو بواریکاری تیاکەن ئەیانەوێت کە بە بەردەوامی سوودێک بە کۆمەلگا ببینن ئەو گەنجانەش نمونەی ئەو هەستکردن بە بەرپرسیارەتیە بوو کە بە خۆشحاڵیەوە کۆمەلگەی کوردستان ئەتوانێت بڵێ من نەوەیەکم هەیە کە خزمەت ئەکات لە ئایندەدا. بابەتێکی دیکەمان هەیە باسی واکەین کە لە پارکی ئازادی سلێمانی فستیڤالێکی تایبەت بە ناساندنی خواردنەوە و خواردنە کوردەواریەکان بە بەشداری دەیان ئافرەت بەڕێواچەیە کە ئامانج لە فستیڤالەکە زیندووکردنەوەی خواردنە کوردەواریەکانە و لە هەمان کاتدا دەرفەتێکە بۆ ڕەخساندنی بازارێک بۆی کە بەرهەمەکانیان ساخ بکەنەوە و بتوانن داهاتێک لەو ڕێگەیەوە دابین بکەن و ئەو کاری ئەیکەن ببێتە هاندانێک بووی بەردەوام بن لەسەرەوەی پیشەکەیان ببێتە سەرچاوی بژێویشیان. خواردنەوەیەکی کۆنی کوردەواریە. نازەنین 6 ساڵە کاری دروستکردنی گوڵاو دەکات. ئەو پیشەکەی لە خانەوادەکەیەوە بۆ ماوەتەوە و شارەزایەکی باشی هەیە و لەگەڵ باسکردن لە سوودەکانی گوڵاو هونەری دروستکردنەکەی شیمان بۆ باز دەکات کە لە 1 کیلۆ گوڵ لیترێک گوڵاوی تێدا دروست دەبێت. پورێکیشم هەر زۆر شارەزایە لەو شتانەیە پورە گوڵام وتم پورێکیانەوە چۆن بوتی ئاوا ئەمان کرد منی شاتم لەسەر وەسفەکانی ئەو منجەڵەکەم دانایەوە و دروستم کردەوە قاپێ لە ناویە ئەو سەهۆڵاومان ئەکردە سەر منجەڵەکە کردداری دڵۆپاندنمان دروست کرد بۆ شێوەیە من گوڵاوم ئەتوانم بڵم لە ئەوڵەوە عەدەدێکی کەمم کرد دوایی وای لێ هاو لە بەس لە بەهارانە ئەم کرد ئەڕۆشتم خۆم لە چەم و شیوەکانە ئەو گوڵە باخە ئەسڵانی کە بە خۆرسگ ڕوابوون لەوانە وەرمەگرت. گرنگیدان بە بەرهەمە خۆماڵیەکان و بەشداریکردنی زیاتری هاوڵاتیان لەم جۆرە فستیڤالانە سوودی زۆری هەیە بە تایبەت پشتیوانی سەندیکا و ڕێکخراوەکان بۆ خانمان پاڵنەرێکی باشە بۆ ئەوەی پشت بە خۆیان ببەستن و ببنە خاوەنکاری خۆیان. وڵای مەوەکو سندیکای کرێکاران و بەشی خانمان بە بەردەوامی هەر خانمێک لە هەر شوێنێک کا بێکارێکی ئاوا شیا و جوان بک بۆ بەرژەوەندی ژیانی خوان بۆ بژێوی ژیانی خوان ئێمە لە خزمەتیانێ سەردانیانەکەین بە هەم بۆی بزانین لە نزیکەوە هەماهەنگ بین لەگەڵیان ئایا خود کەمە کوڕێکیان هەبێ یاخود پێشنیارێکمانەبێ بۆ پێشنگاکانیان پێمان خۆش هەموو کاتێک لەگەڵیان نابین بە تایبەتی خانمان. فستیڤالەکە تا 13 مانگە لە پارکی ئازادی لە سلێمانی بەردەوام دەبێت و ڕۆژانە لە کاتژمێر 4 تا 12 شەو پێشوازی لە میوانانی دەکات. کردنەوەی ئەم جۆرە پێشانگەیانە جیا لەوەی دەرفەتێکە بۆ ناساندن و زیندووکردنەوەی خواردنە کوردەواریەکان دەرفەتێکی گرنگیشە بۆ ئەوەی خانمان تواناکانیان نمایش بکەن و کاڵاکانیان بە بازار بکەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. کەسانێکن خاوەن پێداویستی تایبەتن ئەگەر ئێمە هەست بکەین ئەوان پێویستیان بە ئێمەیە بەڵام زۆر جار ئەوان تواناکانیان لە کەسێکی ئاسایی کە خاوەنی
هەموو ئەندامەکانی جەستەیەتی و تەندروستە زۆر بەتواناترە. وەکۆم قوتابیە کە نابینایە لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی یاسا خوێنێ توانیوێتی لەسەر ئاسی کۆلێژەکەی پلەی سێم بەدەست بێنێت هەڵبەت بە کۆنمرەی 93 ئەم کۆنمرەیە لە قۆناغی سێ یاسادا بۆ کەسێک کە خاوەنی پێداویستی تایبەتە نابینایە گرنگە لەوانەیە کەسانێک کە دوو چاوی ساغیان هەیە نەتوانن. پێم خۆشە باسی ئەم کەسانە بکەم بۆی هەمیشە تواناکانی ئەوان بە دەرخین و بە بیری کۆمەڵگای بینینەوە کە ئەوان بتوانان هیچیشیان کەمتر نییە. زۆرجار توانای ئەوان زۆر لە ئێمە باشترە. ئەم کەسە یاخودەم خوێندکارە کە ناوی ئاکارە سەرڕایەوەی کە بە شێوازێکی تایبەت خوێندوێتی بەڵام قوتابێکی زیرەکە جگەلەوەی کە خۆی لە بوارەکەی خۆیدا ئەوەندە نمرەی هێناوە توانویەتی لە کاتی کەرنتینە کتێبێکی تایبەت تیش بنووسێت. ئەمە هەر بەوە نەوەستاوە. کتێبەکەی تایبەتە بە جیابوونەوەی هاوسەران و چاپی کردووە لەسەر ئەو بابەتەیە جیابوونەوەی هاوسەران. بابەیەکەوە ئاکار بناسیین. من ناوم ئاکاری وا حامدە لەدایک بوو ساڵی 1999 شاری هەولێرم لەخوای گەورە بە زیاد بێت کە لە زۆربەی قۆناغەکانی خوێندنمدا توانیم نمرە بەرزەکان و پلەیەکەم بەدەست بێنم و لە پۆلی 12 سوپاس بەخوای گەورە توانیم پلەی سێم بەدەست بێنم لەسەر ئاستی هەرێم بە کۆنمرەی 97.33 و دواتر چوومە و کۆلێژێکەوە کۆلێژی دڵخوازی من بوو کە لە منداڵیەوە خەونم پێوە دەبینی ئەویش کۆلێژی یاسا بوو لەخوا بە زیاد بێ 5 ساڵی کۆلێژشم بە پلەی نایب کۆتایی پێهێنا و ئەم ساڵیش لەخوا بە زیاد بێ لەسەر ئاستی 149 قوتابی کە بڵین لە مەجموعی کولی من پلەی سێم بەدەستێنا بە کۆنمرەی 93. وڵای شێوازی من حەقیقەتەن دەتوان برێن بە بەراورد بەگەڵ کەسانی ئاسایی تر شێوازێکی قورس بووە چکە تۆ فەرقی زۆرە تو مەسەن شتێک بەلاپەڕەیەک چەند سندەقەیەکی کەمتری پێویستە بە بەراوردەوەی کە بە گوێگرتن مەسەن تۆمار کرابە یان حازەڕەیەک بە تۆ لێی بدەیەوە لە ڕێگای ڕیکۆردەر و ئەوانم بەکارناو بڵێنەوە تەمەنە و جیازە لە ڕێگەم جیازۆ دەتوانم هەموو شتێک تۆمار بکەم لە زانکۆ دامدانایە و دەنجی مامۆستاکان بن تەزیل دەکرد محاضەراتەکان و دەچمەوە لێم دەدا بەڵام حەقیقەتەن ماندووبوونێکی زۆری دەوێت چکۆ ڕاستی شەرمەزارێکی گەورەیە تۆ بگەیە تەمەنێک بگەیە ئاستێک کە نە شەهادەیەکت هەبێ نە بەرهەمێکت هەبێ و هەر خەریکی گلەی کردن بی. چۆنێتی متاڵعاکردن و خوێندنەوەش من نیزامی ناتیقە بەکاردێنم ئەوەی کە ئەو بەرنامەی کە خۆی من لە ڕێگای لاپتۆپە یان لە ڕێگای موبایلەوە خۆی قسە دەکا هەم لە ڕێگای لاپتۆپەوە لە ڕێگای چەند بەرنامەیەک ئەو کتێبانەی بە سیغەی PDF هێوای لێ دەکەم کە بیخوێنێتەوە بۆم. کتێبە بەرهەمی فترەی گەرنتینەیە کە بۆی ڤایرۆسی کۆڕۆنا ئێمە کەوتینەوە ماڵەوە ئەو وەختەم استقلال کرد بۆی کە ئەم کتێبەی لێ چاپ بکەم کە کتێبی توێژینەوەیکی بەراوردکاریە بە ناوی دیادەی لێکجیابوونەوەی هاوسەران لە نێوان هەردوو زانستی علمی اجتماع و علمی قانون زانستی کۆمەڵاسی و زانستی یاسا ئەوڕۆ بڵین تەقدیمی معاملاتم کردەوە بۆی هەوێ پارێزەراتی دەبێن ئینشاءالله ئێمە دەچین ناو ژیانی پارێزەراتی وەکو ژیانی کارکردن وەکو خوێندنش ئینشاءالله بەردەوام دەبین ئەمە ڕاناوەستین بۆ خوێندنی ماستەر و دکتۆرای ئینشاءالله دواتر تەقدیمەکەین بەڵام هەدەفی ڕئیسی منەوەیە بەڕاستی وەکو یاساناسێک بتوانم شوێن پەنجەی خۆم بەجێ بێڵم جاوە بە هەر پیشەکە بۆ من مهم نییە مهم وەیە کە بتوانم شوێن پەنجەیەکم هەبێ و خزمەتێک بە مرۆڤایەتی بکەم لەم ڕێگەیەوە. ئاکار وتی ئەیبە بگەیتە تەمەنێک و هیچ بەرهەمێک نەبێت تەنها سکاڵا بکەی یان ناڕەزایی دەربڕی. ئەمە وتەی ئەو گەنجە نابینایە بوو کە بە هیواوە ئەژی و زۆریش بەتوانایە. نیشاندانی ئەم بابەتانە و ئەم کەسانە لە پرۆگرامی بەیانی 24 و بەم بەیانیە بۆ ئەوەیە کە هەمومان هیوایەکمان هەبێ بتوانین بژین و ژیانیش بە دەرفەتێکی زێڕین لای خۆمان ببینین تا ئەوەی ئەمانەوێت کار بێ چالاکیەکان بێ پیشەکەمان بێت سەرکەوتنی تا بەدەست بێنین. پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن هەمیشە لە تەندروستێکی باشا بن ماڵەوە.